بەڕێزان ئامادەبوانی دیداری باشوور بۆ ئایندی ڕۆژاوای کوردستان لە سووریای نوێدا کەناڵەکانی ڕاگەیاندن بە خێراتنتانەکەینەوە دووبارە و سواسی پشودرێژیتانەکەین کە تا ئێستا لەگەڵمان ماونەتەوانێ هەڵبەت ئەنجامدانی ئەم دیدارە لە کات و ساتێکایە کە ڕۆژئاوای کوردستان بە قۆناغێکی نوێیاتی ئەپەڕێ و سووریاش لەو قۆناغەیە کە پێی ئەوترێ قۆناغی ڕاگوزەر لەو ڕوانگەیەوە و لە ڕوانگەی هەستکردنی خەڵکی باشووری کوردستان بە بەرپرسیارەتی بەرامبەر بە گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان و لە هەمان کاتە هاوکاری و هەماهەنگی پارتی یەکێتی دیموکراتی ڕۆژئاوای کوردستان خۆیان و نوێنەراتیان لە باشووری کوردستان ئەم دیدارە لە بەرواری ئەمڕۆ کە 25 سازکرا هەڵبەت ئێمە وەکو کۆمیتەی ئامادەکاری سەرجەم ئەو ڕێکارانەمان گرتە بەر کە پێویستە بۆ ئەنجامدانی دیدارەکە شوێنی ئەنجامدانی دیدارەکە وەکو خۆتان لێرە ئامادەن بریتە لە هۆتێل ڕامادا کاتەکەی لە کاتژمێر 9:30 بەیانی دەستمان پێ کردووە بۆ ئێستا کە دروست 4:30 پاشنیوەڕۆیە ئەم دیدارە ئەنجامدرا بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر و بەرچاو لە خەڵکی باشووری کوردستان کە سەرجەمیان دەستەبژێر بوون لە نێوانیاندا خانمی یەکەمی عێراق خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد بەرپرسانی باڵای حکومی و حزبی و چەندین کەسایەتی نەتەوەیی و تێکۆشەر و پێشمەرگەی دێرین و مامۆستایانی زانکۆ و کەسایەتی دیاری کۆمەڵایەتی و سیاسی و سەربازی لە باشووری کوردستان پاش دەستپێکردنی دیدارەکە بە وتاری بەڕێزخانمی یەکەمی عێراق و دواتر وتاری بەخێرهاتن کە لە ڕێگەی ڤیدیۆوە بە شێوەی لایف لەلایەن بەڕێز مەزلوم عەبدیەوە پێشکەش کرا و تیایدا بەخێرهاتنی میوانەکان کرا ئەوەی کە پێی ئەوترێ پانێڵی دیدارەکە پێشکەش کرا لەلایەن هەریەک لە بەڕێزان پەروین یوسف هاوسەرۆکی پێیەدا سیهانۆک دیبەر هاوسەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی پێیەدا و بەڕێز دکتۆر جاویدان کەمال حەسەن نوێنەری پێیەدا لە باشووری کوردستان پاش ئەنجامدانی گفتوگۆیەکی کراوەی چڕوپڕ کە دەرفەترا بە سەرجەم ئامادەبووان لیژنەکەمان وەک لیژنەی ئامادەکار و لە هەمان کاتا لیژنەیەکی لاوەکی لە نێو لیژنەی ئامادەکارە کە بریتێ لە لیژنەی نووسینەوەی ڕاستپاردە و پێشنیارەکان کارەکانی خۆمان ئەنجامدا دەرەنجام ئێمە وەکو لیژنەی نووسینەوەی ڕاستپاردەکان کە بەشێکین لە لیژنەی ئامادەکاری دیدارەکە گەشتینە کۆمەڵێک ڕاستپاردە و هێڵی گشتی کە پێشکەش بە ڕۆژئاوای کوردستان ئەکرێ بۆ ئەوەی لە کاتی دووبارە بنیادنانەوەی سووریای نوێدا و لە بەشداریکردنیان لە پێکهاتەی سووریای نوێدا جارێکی تر لە ڕووی سیاسی و سەربازی و یاساییەوە ئەم پێشنیارانە ئەخەینە بەردەست گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان هەڵبەت ئەم پێشنیارانەی کە ئێستا من ئەیخوێنمەوە ژمارەیان 16 پێشنیارە ئەمانە تەنها هێڵی گشتین ئەگەرنا کۆی ئەو بابەتانی کە پێشکەش کران لە کاتی پانێڵەکە و لە کاتی گفتوگۆکردن سەرجەمیان نووسراونەتەوە و ئەو پێشنیارانی کە پێشکەشیشمان کراون چ لە ڕێگەی وەرەقەوە بێت لەسەر لاپەڕە یاخود ئەوەی کە بە ڕێگەی ئیمێڵ پێمان ئەگا سەرجەمیان جارێکی تر ئەخوێنرێتەوە پاکسازی تیا ئەکرێ و جارێکی تر دائەڕێژرێتەوە بە واتایەکی تر کۆی خاڵەکان تەنها ئەم 16 خاڵە نین بەڵکو زیاتر ئەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە گەشتینە 16 دەرەنجام کە لە گرنگترینەکانیان ئەم بابەتانی خوارەوەیە یەکەم پشتیوانی بەرخۆدانی گەلەکەمان لە بەنداوی تشتین و پردی قەرەقۆزاخ کە بەڕاستی بریتیە لە بەرخۆدانێک ینی بە درێژایی مێژوو مرۆڤایەتی بەرخۆدانی وای بەخۆوە نەدیوە و لە هەمان کاتا کارکردن و کارکردنی کارە و جدی بۆ کۆکردنەوەی پشتیوانی زیاتری هەرێمی و نێودەوڵەتی بۆ گەلەکەمان بە دیاریکراوی مەبەستمان لە بەرخۆدانی گەلەکەمانە لە بەنداوی تشتین و پردی قەرەقۆزاخ بەرامبەر ئەو شەکۆ لە داگیرکاریانی کە تورکیا لەگەڵ گروپە مرتەزەقەکانی سووریا بەرامبەر بە گەلەکەمان ئەیکەن دوو یەکێتی نەتەوەی و ئەنجامدانی کۆنگرەی نەتەوەی و ئاشتبوونەوەی ناوخۆیی و کۆدەنجی نێوماڵی کورد و یەکخستنی هەروەها پێویستە لەسەر گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان بە یەک وتار و سیاسەت و استراتیجی یەکگرتووی نەتەوەی بەشداری دانووساندنەکانی دیمەشق بکا بە مەبەستی جێگیرکردنی کۆی ئەو دەساتانی کە هەمانەوە لە هەمان کاتا بە مەبەستی سەپاندنی مافەکانمان سێ بەشداریکردنی کارای کوردانی ڕۆژئاوا لە نووسینەوەی دەستورێکی مەدەنی نوێ لە سووریادا و هەروەها چاودێریکردنی جێبەجێکردنی ئەو چاودێریە چ لە ئاستی نێوخۆیی بێت یاخود لە ئاستی نێودەوڵەتی بەوەی کە ئەم بابەتە بە نێودەوڵەتی بکرێت و لیژنەیەکی تایبەت یا ئەوە تا داوا بکرێت لە نەتەوە یەکگرتوەکان یا ئەوە تا بە بڕیارێکی نێودەوڵەتی کەوی پێوتێ بە نێودەوڵەتیکردنی دۆسیەی سووریا چاودێری جێبەجێکردنی دەستور بکرێ بۆ پێی ئەم قۆناغە ئەبێ بە قۆناغی ڕاگوزەر لە سووریادا و پێویستی بە چاودێریەکی نێودەوڵەتی هەیە چوار چەسپاندنی لامەرکەزی سیاسی بە دەسەڵاتێکی فراوانەوە و ئەزمموی خۆسەر وەکو خۆی بۆ جۆرەی کە هەیە جێگیر بکرێتیە لەگەڵ هێزە نیشتیمان پارێزەکانی هەسەدا پشتیوانیکردنی هێزەکانی هەسەدە و ڕێگەنەدان بە چەک دانەنانیان و بەردەوامبوون لە خەباتی خۆیان و چەسپاندنی ئەم هێزە نیشتیمان پارێزە وەکو خۆی
لە چوارچێوەی سوپای نوێی سووریا و دوای ڕێکەوتن لەسەر وردەکاریەکان و بەدامەزراوەکردنی وەزارەتی بەرگری سووریا و سوپای سووریا و نوێ و وەرگرتنی گەرەنتی بۆ ئەو مەبەستە. شەشەم کارکردن و کاراکردنی بڕیاری پەرلەمانی هەرێمی کوردستان ژمارە 24 لە 15 دەی 2014 حەوت سوود وەرگرتن لە توانامرۆیەکانی باشووری کوردستان و کۆی پارچەکانی تری کوردستان و ئاڵوگۆڕکردنی ئەزموونەکان. هەشت بەشداریکردنی کارای ژنان و هێشتنەوەی ڕێژەی بەشداریکردنی ژنان لە کۆی جنگەکانی دەسەڵات و بەڕێوەبردن و کاری سیاسی بە 50 کە ئەمە مۆدێلێکە لە جیهاندا هاوشێوەی نییە. نۆ پەیوەندی هەرێمی و نێودەوڵەتیەکان و ناوخۆیەکان بەرفراوانتر و بەهێزتر بکرێت سەبارەت بە ئەزموونی خۆسەر. دا گرنگیدان بە کەرتەکانی نەوت و گاز و کشتتوکاڵ و دۆخی ئابووری و بە نیشتیمانیکردنی بەرهەمەکانی ناوخۆ. یانزە ڕەچاوکردن و بە هەندوەرگرتنی پێکاتەکان و قوڵکردنەوەی پێکەوە ژیانی ئاشتیانە و قبولکردنی یەکتر. دوانزە بوارنەدان بە پەرەسەندنی فکری توندڕەوی ئیسلامی سیاسی بە تایبەتتر ئەو شەپۆلەی کەپی ئەوترێ سەلەفی جیهادی. سیانزە میدیایەکی نیشتیمانی فەرمی بۆ ئاڕاستەکردنی وتار و هەڵوێستی نەتەوەیی دابمەزرێت و لە هەمان کادا میدیایەکی فەرمیتر دابمەزرێت بۆ ئەوەی بەرپەرچ و وەڵامدەرەوەی ئەو میدیا چاواشەکاریان نەبێ کەوتاری دژەنەتەوەیی و دژی ڕۆژئاوای کوردستان پەخشەکەن. چواردە واڵاکردن و کردنەوەی سنوورەکان بە تایبەتتر دەواازەکان بە دیاریکراوی مەبەستمان لە دەواازەی سمیلکایە بۆ ئەوەی کەپی ئەوترێ درێژکراوەی جوگرافی لە نێوان باشوور و ڕۆژئاوای کوردستان بەدی بێ بە چەند مەبەستێکی جیاواز لە گرنگترینیان بە مەبەستی گەیاندنی هاوکاریە مرۆیەکان. پانزە دروستکردنی ڕایگشتی جیهانی لە ڕێگەی بەلۆبیکردن بۆ پشتگیریکردن لە ئەزموونی خۆسەر و هێزەکانی سووریای دیموکرات. شانزە شاندێکی هاوبەش ئەمە پێشنیارە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم بەرپرسیارەتەی کە ئەخەینە سەر شانی بۆ ئەوەی کۆی ئەو ئاسانکاریە بکا کە پێویستە بە مەبەستی پێکێنانی شاندێکی هاوبەش بۆ ڕۆژئاوای کوردستان بە مەبەستی چاودێریکردنی بە هەندوەرگرتنی ئەم خاڵانە و جێبەجێکردنی و هەروەها ئەوەی کەپی ئەوترێ ئاڵوگۆڕی ئەزموون و ئاگالێبوونی هەردوو پارچەکە لە یەکتر. ئێمە بە ناوی لیژنەی وە کۆمیتەی ئامادەکاری دیدارەکە بە خێرهاتنی یەک بە یەکتانەکەین و سوپاسی خۆتان و پێشنیار و ڕاستپاردەکانتانەکەین و سوپاسی پژوو درێژیتانەکەین کە تا ئێستا لەگەڵمانە ماونەتەوە ئومێد دەکەین بە ڕێزانوک و کەناڵەکانی ڕاگەاندن هیوادارین کە ئاڕاستەیەکی نەتەوەیی نیشتیمانی لەم قۆناغا هەستیارەدا بگرنەبەر و سوپاسی میدیاکارانەکەین بە تایبەتر ئەوانەی کە ڕۆڵی گرنگ ئەبینن لە بەرەو پێشچوونی پرسە نەتەوەی و نیشتیمانیەکانی کووردە و لە هەمان کاتا هیچ وتارێک یاخود پەیامێکی دژەنەتەوەی تا ئێستا لێمان نەبینیون. دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان، سوپاس بۆ بەشداریکردنتان بە هیوای سەرکەوتن بۆ گەلەکەمان لە ڕۆژئاوای کوردستان و جێگیرکردنی ئەزموونی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و مانەوەی هێزە نیشتیمان پارێزەکانی کورد کە هەسەدەیە.